راپۆرتێکمان ئامادەیە لەسەر پێنجەمین فستیڤاڵی زانکۆی تیژی نێودەوڵەتی بەڕێوەچێ فستیڤالەکە تایبەتە بە چالاکیەکانی خوێندکارانی تەلارسازی بێگومان ئەمەش کۆمەڵە گرنگی و تایبەتمەندی هەیە لەم فستیڤاڵەیە هاوکارانمان راپۆرتێکیان بۆ ئامادەکردوین زانیاری زیاتر وەرەگرین و دواتر لەگەڵتانە بەردەوامە بین. پێنجەمین فستیڤاڵی زانکۆی تیشکی نێودەوڵەتی تایبەت بە پرۆژە داهێنەرەکانی تیشک لەلایەن خوێندکارانی قۆناغی 1 تاوەکو قۆناغی 5 بەڕێوە دەچێت. دیارە مەبەست و ئامانجی ئەم فستیڤاڵەش دەرخستنی توانە و بەهرەی خوێندکارانە لە هونەری تەلارسازیدا و دۆزینەوەی هەلی کارە لە داهاتویاندا. دروشمی ئەم فستیڤاڵ ئەوەیە توانای خوێندکارەکان هیچ ساڵێک دەرخێن بۆ هەم بۆ کەسوکاریان هەم بۆ میدیا و پبلیکیش بەعام بۆ خەڵک بۆیە یعنی بە شێوەیەکی شەفافانە خەڵک بزانێ لێرە خوێندکار چی فێرە بێت و چی ئەکات. ئەمەیەکێ لە دروشمەکانەتی دروشمی کەشی ئەوەیە توانین بڵین کۆنێکشن با بڵین لینکێ خود ڕەبتە دروستەکەین لەگەڵ مامۆستاکانی زانکۆکانی سلێمانی و ئەو ئەندازیارانی کە ئەماریەکان کە تەلارسازەکان کە لە بازار ئیشان هەیە ئۆفیسیان هەیە چۆن لە ڕێی ئەم فستیڤاڵ ئێمە بانگێشتیانەکەین وەکو لژنەیەکی دادوەر هەڵیانە سەنگیان پرۆژەکان یەکەم و دوم سێم هەڵەبژێن لە هەموو کاتیگۆریەکە تاوانەوە خۆی لە خۆیان ئەو لینکە دروستەکە لەمینی خوێندکار و ئەو مامۆستا بەڕێزەیە خۆ ئەو ئەندازیارە بەڕێزە بۆی لە مستەقبلە هەلی کاریان بۆ دابینکەین. برگەکانی ئەم فستیڤاڵە وەکو ساڵانی پێشووە پرۆژەکانی خوێندکاران لە قۆناغی 1 تا 5 جۆرا و جۆر هەڵیانە بژێرین ئەوانی کە با بڵین باشترینیانن لە بواری دیزاینە بینا بەپی ینی جیاوازی بیناکەکە ئەیکەن هەموو قۆناغی بینایەک وەرەگرن ئەمەیەکێ لە گروپەکانە گروپی دووهەم دیزایانی ناوخۆیە سمستەرێکیان هەیە خوێنن لە کۆتایی سمستەرەکە دیزایانی سپیسێکی بچووکەکانی تر محلێک بێت پۆلێک بێت لەسەر سکەڵێکی بچووک. گروپی سێهەم ئەو بینایانی کە بەناوبانگن لە بیدایەتی با بڵین شارستانێتەوە کە دروست کراوە هەتاکو ئەمڕۆ مۆدلی بۆ دروستەکەن بەرجەستەیەکەن بە مۆدل بە موادی کارتۆنیا داریا هەش موادیشکە دائما بیست با بڵین شوێن تەرخانەکەین بۆ ئەوە بە درێژایی مێژوو ساڵەکە ئێنێ و ینی زانیاری لەسەری ئەوەی کاتیگۆری چوارەم با بڵێنەوەی گروپی چوارەمی ئیشەکان ئیشی هونەرە هونەر بەگشتی زۆر خوێندکارمان هەیە مەسەن هەیە حەزی لێتی پێشوی بێ بۆ ئێرە لێرە مەسەن احتیمامی دروست کردووە پرۆژەکە چ لە ڕەسم لە پێکەرتاشی لە ئیشی کۆلاج ئیشی ئەبستراکت ئەمانە هەمووی ئەویش نمایشەکەین دیسان ئەویش دادوەری تایبەت هەیە تەقیمیانەکە هەڵیان سنگێنە. خوێندکاران بە چەند قۆناغێکی جیاوازی تەلارسازی بەشدار بوون لەم فستیڤاڵەدا کە هەندێک لە کارەکان بە شێوەی وێنە شێوازی ئەندازاری ڕووکاری دەرەوەی بینا و باڵەخانەکانی نیشانەیە هەندێک لە کارەکانیش ڕووکاری ناوەی کارەکانی نیشانەیە. بەشێکی ئەم فستیڤاڵەش تێکەڵاوکردنی هونەر بوو لەگەڵ کاری تەلارسازیدا تاکو هەماهەنگی لە کارەکان زیاتر دروست ببێت. منیش وەکو خوێندکاری قۆناغی یەکەم بە چەندین ئیش بەشدارم ئەوە یەکێکە لە نمونەی ئیشەکانم زیاتر لە قۆناغی یەکە گرنگی بە ئارتە درێ گرنگی بە هونەرە درێ ینی لەو مەجالەیە ڕات ئەهێنن بۆ ئەوەی لەگەڵ هونەرە ئیشکەیت دەسە ڕابێ بە ئیشەکان بۆی لە ئایندەیە بتوانی لە قۆناغەکانی ترا مۆدل دروستکەی هەتاوای لێت ئەوە نەڕات دەهێنن کە بتوانیت لە ئایندەیە خان و وەروەها بینا دروست بکەین. من ناومبانە لە مەرحەلە دوی تەلارسازی مەجموعە مەشروعمان کردووە بە گروپ کردومانە هەندێکی بۆ مێژووی تەلارسازیە دەرسی مێژووی تەلارسازی و هەندێکی بۆ تیۆری تەلارسازیە بۆ تیۆریەکان زیاتر بینای ئێستامان هەڵبژاردووە بۆی بزانین جیاوازی ئێستا و کۆن چۆن بووە چکە هەموو جارە کە بێ بابەتە بخوێنین ئەگەڕینەوە کۆنەکەی بزانین لەو کاتەوە تا ئێستا بەرەو پێشون چی ڕوویا و چی فەرقی کردووە
و مەبەستمان لەمەش ئەوەیە کە هەر سەردەمەی مەعماری بە جوانی فێربین و جیاوازیەکانی بزانین لەگەڵ ئێستاە چۆنە. وەکو تەلەبێکی تەلارسازی بەشدای بەشی ئارتم کردووە زیاتر مامۆستاکانمانەوە ینی کۆمباینی ینی بەشی ئارت و ئارکیتەکچەر تێکەڵاوکەین ئەی بەشی هونەر و تەلارسازی بەشداریکردنیشمان لەم پرۆسەیە ینی وەکو تەلەبەیەکی میعماری و تەلەبەیەکی وەکو هونەریژ ینی بەشێکی هونەری و تەلارسازیمانێت تێکەڵاویکەین هەنێ لە ئیشەکانمان لە پۆلا کردومانە وەکو ستیلایڤێک ینی بە شێوەیەکی ڕاستە و خۆمان مستە پێمانەکە و هەنێکیشمان بەهری خۆمانە لەگەڵ تەلارسازیات تێکەڵاومان کردو و بەرەمان پێەوە. ڕخساندنی ئەم جۆرە فستیڤالانە دەرفەتێکی گرنگ بە خوێندکاران دەبەخشێت تاکو زیاتر توانەکانی خۆیان لە بەشی تەلارسازی نێو ئەم زانکۆیە زیاتر بخەنەڕۆ لە هەمان کاتیش خوێندکاران سوود لە ئەزمموی کاری یەکتر وەربگرن و بتوانن لە داهاتوودا خزمەت بە کۆمەڵگەکەیان بگێنن.